لە دوای قۆناغی کۆمەڵەکەم و بۆ گەشتن باخولی پلێشی کوردستان بۆ تۆپێ ڕواندز بە 7 گۆڵ بەرامبەر بە گۆڵێک لایەنی خەباتی بردەوە. گەرچی ئەنجامی میاریە بۆ جێچەکلانەکانی ڕواندز و خەبات سوودی نەبوو، چونکە ڕواندز لە چاوەڕوانی دۆڕاندنی دویانەی پیشەسازی و شەقڵاو بوو، بەڵام ئەم دویانەی یاریەکانیان نەدۆڕاند. بۆ ئەنجامی یاریەوە ڕواندز و خەبات بێبایەخمایە. بەپێی ئەنجامی یاری شەقڵاو و پیشەسازیش لە کۆمەڵەکەم شەقڵاو خۆی گیاندا ڕزیانە پلەیەکانی کوردستان و یانەکانی ڕواندز و خەبات و گیان و پیشەسازی و زانکۆی گیانیش لە ڕزیانە پلە دووەکاندا مانەوە. سەرەتا بە خێراتتان دەکەم، دەستخۆشی لە یاریزانەکانمان دەکەین کە ئەم ساڵ کۆتاییمان بە خولی یانە پلە کوردستان هینا. ئەنجامەکان من بەڕاستی جێگای ڕێز و دەستخۆشین کە لە سەرڕای هەموو ئەو کەم و کورتیانەی کە هەنا، بەڵام توانیمان ئەو ساڵ ناوێکی دیار بین لە ناو خولی یانە پلە کوردستان. یاری کۆتاییمان ئەنجامدا ئەمڕۆ توانیمان عەڤەیەک لە تیپی خەبات بینەوە. ئەوەی لەسەر ئێمە بوو لەسەر یاریزانەکان بوو بەڕاستی درێخیان نەکرد. ئەوەی تر ئێمە پێویستمان بە ئەنجامی یاریەکانی یانەی شەقڵاو و پیشەسازی بوو. دیارە تا ئێستا ئەنجامەکە لە بەرژەوەندی شەقڵاوێ پیرۆزبایان لێ ئەەکەین. سەرەتا بەناوی خۆی گەورە میرەبان، ئەمڕۆ لە دوا جەولە لە خولیانە پلە کوردستان ئێمە وەکوانەی وەرچی خەبات کە بەیانیەکە بەڕێکەوتنی کاتژمێردا سەرای ئەوەش کە بە ڕۆژوو بووین، ڕێگایکی دووریشمان بڕی هێز قوتمان نما ئەو لایەکە باڵادەست نەبوون و بەرامبەریانە ڕواندز ڕیانە ڕواندزی شێکێکە لە یانە بەهێزەکان کە ئەو ساڵ مادووبوونێکی زۆری کرد بۆی بگا بە خولیانە پلەیەکان، بەڵام ئەویش مۆفەق نەبوو. وەخوای گلەیەکەمان ئەوەیە کە کاتی چالاکیەکان دیار نییە، دەکرێت هەموو ساڵێک وەختەکەی دیاری بکرێت، مەسەلەن دەکرێت زووتر خولەکان دەست پێ بکە بۆی نەگاتە ئەو کاتی ئێستاکەوە. ئێمە لە مانگی ڕەمەزانین، ئێمەش موسڵمانین کە بە زمانی ڕۆژی پێم وابی یاری تۆپ پێ ناکرێت، 2 سەعات لە یاریگە غاردەی کەچی جەوەکەش زۆر گەرم بێ. هەر ئەو گلەیەمانەیە هۆی سەرکەوتنیان بۆ دەخوازن.